بله بینران بگمان بسازان هزار زندانی دنوا بدهان زندانی عراق دهانه لگور ریخراین کو چاودری روشا مافیا مروان دکن لگور چاپ منیجی کو روشا زندانیان عراق و زندانان دشوپینه روش خرابه لگور استانداردین نف دولتی نه مافیا مروان ده همان دمجیدا و که پیوست اداره زندانان نهایت کردن و زندانی جدا شوازه کدیه سیاست و اداره کردن برای ودیچه برس علی ناصر چاودری سیاسی لبغداد گلمه برس علی دماتا باش به ایدی هم آلیه پیوندیدار بگمان لجنه مافیا مروان پارلمان عراقی چاپمنی چاودرین روشی حتی ریخراون سیویل عراق جبلی سر آستین نف دولتی روشا زندان عراق بخراب دشوپینن بسات هزاران گرتی هنه در روشا که پریشان دانه شیواز دادگاه کرنوان برای کارین خوین تندرست برای و ناچید تو به پیشاته چاد بی طبعا حقيقة هناك بەڵێ بێگومان ئاشکرایەکەوە کێشەیەکی نالەبار و دۆخێکی نالەبار هەیە لە سەرجەم بەندیخانەکان ئەوەی کەوە وەزیری داد ئاماژەی پێدا بوو کەوە زیاتر ئەوانەی کەوە بەند کراون پێویستیان بەوەی هەیەکەوە هەندێک شوێنی کات بەسەر بردنیان هەبێ یاخود هەندێک شوێنی تایبەت هەبێ بۆی بتوانن پەرە بە بەرهەمەکانیان بە بەهرەکانیان بدرێت ئەمە بێگومان کێشەیەکی گەورەیە هاوکات هەر لە ڕابردووە تاوکە ئێستا ژمارە گەلێک زۆر بووە لە بەندیخانەکان بە تایبەتی دوای ئەوەی کەوە داعش هاتە عراق ئەمە وای کرد کە ژمارەکە زیاتر بێت ئەوانە زۆربەیان عراقین و بەچێکیشان بێگومان عراقی نین هاکات کێشەی دابینکردنی خواردن و خۆراکیان هەیە دەتوانم بڵێم کەوە ئێستا پێویستمان بەوە هەیەکەوە هەندێک لە حکومەکان سوک بکرێنەوە بەسەریانەوە بۆ ئەوەی بتوانن دەربێن یان بە شێوەیەکی گشتی لێبردنوی گشتی هەبێ بۆ بەشێک لە بەندکراوان چونکە دۆخیان گەلێک سەختە بێگومان گوێبیستی ئەوە دەبین لە هەواڵەکان کەوە تەنانەت هەموو ئەوانەی کەوە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن ئەمە لە بەندیخانەکاندان بەداخەوە ئەمە شتێکی زۆر باو بووە ئەو ماوەیە پێویستە ئەمانە بەجیا بەند بکرێن ئێستا خۆتان دەزانن کەش و هەوا گەرمە ئەمەش کاریگەری نەرێنی بەسەر برس علی جبلی زندانی وزارة الدفاع و وزارة الداخلية عراقي بحث زندانيين دجا تيرورا عراقي هوالگیری حتى گروپين چکدار جی تتكرن بحث زندانيين نهيني جي لعراق تتكرن بحث هندش تتكرن دنافا زندان عندا بهجتا زنداني كرن تصفية حسابات سر اساس صراع قومي يا عرقي حتى يا طائفي جي تتا بريفابرين كواتا جلو عاد وكو لجنه ما في مروان البرلمان العراق جيت بيجيتن د زندان عندا چنمايا كاراسات چبيبين لە ڕاستیدا ئەوەنێکەوە بەند کراون یاخود بەنهێنی بەند کراون ئەمە ئێمە زانیاریمان لەم بارەوە نییە ئاخۆ هەیە یاخود نییە بەڵام بەندیخانە عراقیەکان پێویستە لەژێر چاودێری وەزارەتی دادگا بن و ئەمانە بێگومان ئاماژەی پێدا ئەو بەند کراوانە یاخود ئەو بەندیخانانێکەوە هەیە لەژێر دەسەڵاتی ڕوبەڕووبوونەوەی تیرۆرن یاخود بەندکراوی نهێنین یان بۆ تەسفیە حسابات بەکاردێنرێت لەبارەی پرسی تایفیەوە ئێمە گوێبیستی ئەوە نەبوون لەوانەیە هەبێ و لەوانەیە نەشبێ لە ڕاستیدا بەڵام لێژنەی مافەکانی مرۆڤ بێگومان ئاگاداری دۆخی ڕاستەقینەی ناوبەندیخانەکان نییە بێگومان وەکو زەختمان لەوە کردەوە کەوا دۆخەکە زۆر سەختە لە ڕووی مرۆییەوە بە تایبەتی بۆیە ڕێکخراوی مافەکانی مرۆڤ ئاگاداری ئەم جۆرە ڕووداوانە نییە لە ئەوەی کەوا لە بەندیخانەکان دەکرێت و لە بەندیخانە فەرمیەکاندا هەیە دۆخەکە چۆنە و چۆن نییە لە ڕاستیدا دەمەوێت ئەمە بڵێم پێویستە ئەوە چاپکرێت کەوا ئەو بەندیخانەی کەوا لە بەغدا هەیە لە لای مەلعاب شعب و لای هەندێک ناوچەی دیکە لە ڕووی پێشکەشکردنی خزمەتگوزاریەوە زۆر
خراپە هاوکات بەندیخانەی ئەبوو غرێب کەوا تا ئێستا ڕوبەڕووی چەندین کێشە و دۆخی جیاواز بووتەوە بۆیە ژێرخانەکەی کۆنە واتە ژێرخانێکی کۆنی هەیە و دار و خاوە بەڕاستی من باوەڕم وایە پێویستە بەندیخانەی نوێ بکرێتەوە بۆ ئەوەی بتوانێت خزمەتگوزارێکی باشتر بۆ ئەوانە پێشکەش بکرێت کەوا بەند کراون کە ئەمەش بێگومان پێویستیە ئەوجا دەبێت جیاوازی هەبێت لە نێوان ئەوانەی کەوا بەهۆی تیرۆرەوە بەند کراون یاخود هەر تاوانێکی زۆر بەسیت بەند کراون بۆیە ئەمانە دەبێت جیا بکرێنەوە دۆخەکە بۆیە سەختە چونکە تێکەڵەیەکی زۆر هەیە هەندێک شوێن هەیە دەتوانم بڵێم لە چەند سانتیمەترێکدا کەسێک لەوێ دانراوە و بەند کراوە و ئەوەی جێبش بووین چەندین کاتژمێر لەو شوێنە تەنگەبەرە دەمێنرێنەوە بێگومان ئەمەش کاریگەری دەرونی هەیە بەسەر سەرجەم بەندکراوەکان ئەمە شتێکەکەوە دۆخی کۆمەڵایەتیش دەروخێنێ بەتایبەت بەڵێ برەسەڵی بێگومان وەکە ئالیەن پەیوەندیدارژی دەبێژن سەرەتاییترین خزمەتگوزاری ji بۆ زیندانان هایتە پێشکەشکردین یعنی خوار ستانداردên cîhanî ye zîndanên Iraqê kewata gel û ragirtina bi 100,000 zîndaniyan di nava van zîndanan de ewraş bi vî ayê bît ma pêwîst e çi bête kirin ku ev zîndana hinekî bariyan bête sivikirin û rewşa zîndanan bête çêkirin ji ber ku têgotin eger rewş bi vî ayê bî dibe karasatên mirovî di nava van zîndanan da dirûz bibin. بەڵێ بێگومان کارەساتێکی پێشبینیکراو ئێستا لە بەردەمانە لەبارەی بەندیخانەکانەوە چونکە ئەمە شتێکەکەوە شتێکی حاشا هەڵنەگەرە هەموو ئەو بەندیخانانە پێویستن بە ناوەندی خزمەتگوزاری ناوەندی پەرەپێدانی دەرونی ناوەندی بەهرەکان و هەموو ئەو شوێنانە هەیە پێویستە ئەمە لەسەر ئاستی حکوومەت و وەزیریش بێگومان بیری لێ بکرێتەوە کەوا بتوانرێت کارەکانیان ئاسانتر بکرێت ئەوەی کەوا ئێستا ئێمە دەیبینین بڵاوبوونەوەیەکی زۆر هەیە لە ڕووی تاوانەوە بۆیە بەندیخانەکان زۆربەیان بێگومان لە ئاستی پڕبووندان ئەمە دۆخێکی سەخت و کارەسەتبارە هاوکات بەندیخانەکانی تایبەت بە ئافرەتان پێویستە ئەوانیش خزمەتگوزاریەکی باشیان پێشکەش بکەن و بە جیا مامەڵەیان لەگەڵ بکرێ بێگومان ئەوەش هەیە پێویستە بەهایەکی تایبەت بدرێت و بەڕێز وەزیری دادیش هەموو هەوڵەکانی خۆی بخاتە گەڕ بۆ ئەوەی ئەم پرسە چارەسەر بکات بە تایبەتی لەبارەی ئازادکردنی ئەوانەی کەوە بە تاوانی سووک بەند کراون دوای هەموو هەوڵەکان کەوا ئێستا هەیە بە تایبەتی ناوچەی بەتاوین و لە ناوچەکانی دیکەش چەندین حاڵەتی گرتن و بەندکردن هەیە و ئەمە زیاد بووە زۆربەیان ئەوانەی کەوا حکمیان بەسەردا سەپێنرا بوو بەڵام جارێکی دیکە دەستگیر کرانەوە ئەمەش کاریگەری هەیە بەسەر بەندیخانەکانەوە زۆربەیان بازرگانی مادە هۆشبەرەکانن یان زۆربەیان دادگا بڕیاری گرتنیانی بۆ دەرکردووە ئەمە هەمویان ڕایان کردووە دۆخی عێراقی ئێستا بەڕاستی زۆر سەختە ئەم گەلە داماوە بەڕاستی لە دۆخێکی زۆر خراپدا دەژێت پێویستە چاکسازیەکی گشتگیر هەبێ بۆ بەندیخانەکان لە پێناو ئەوەی کەوە بتوانرێت خەڵک بە ئاشتی و بەخۆشی ئەمە کاریگەریەکی ڕاستەوخۆی هەیە بەڵێ سپاس بڵێ عەلی ناسر چاودێری سیاسی لە بەغدا